دکتر رزگار گلالی کو پشپوره آبوریان ناودولتی ل دردورا کیوی لگل مدبه دکتر دما باش بری هرتشی هم تخوازم بزنن 2 شب چه رودا ل اوکراینیا دا سلااو ڕێز بەوەی بەڕێز دوێنێ ئێمە ڕۆژانە تقریبا ومان پەرزگایشەکان و دوێنێ بەڵێ بەتوینە خەڵکێکی زۆر ئاوارە بووە و سیر دەکەین تازە بەر ئەوەی ئێوە ئیتسال بە من بکرد من لە ناو سەربازەکان بووین خانەوەدەکانمان هەر پەرد بووین هەریەکی لەلایەکین بەڵام بەیەکەوەین دەڕۆین خەڵکێکی زۆر ئاوارە بووە کارەساتە ئەمڕۆ لە ڕۆژانی ڕابردوو ئێمە لەگەڵ کەناڵەکانی تر ئاماژەمان بە وێزگە ئەتۆمیەکان کرد تەنانەت ئەمڕۆ لە زەپەڕۆژە رووسەکان بە چەکی هێرشیان زەپەڕۆژە ئەو وێزگە ئەتۆمیان بردومان کرد کە کارەساتێکی دنیاوی خراپی لێ دەکەوێتە بیئی ئیکۆلۆگی لێ دەکەوێتەوە ئەمانە هۆکارن کە ئەم شەڕانە کارەساتی تری بەدووە کارتی تر بەدووادایە هێشتا دیار نین و لە ڕۆژانی ئایندە بە دەردەکەون ئەگەرچی ڕاوەندی یەکەم و ڕاوەندی دووەم لە ئارادا بوو لەم ڕۆژانە بەڵام ڕاوەندی سێمیش بە هەمان شێوەزە ئارداگە سێری دواوەم بکەی خەڵکێکی زۆر لە ناو ئزدیحام و قەڵەباڵ باشە دکتۆر هەرویستمەوە پرسیار بکەم مادەمەوە لە ڕێگەشتانە ینی باردۆخ لە نێو شارەکاندا چۆنە هاتون و چوین چۆنە چەند مەترسی لەسەر ژیانی کەسانی سیویل هەیە بەێ وڵا باردۆخ لە ڕۆژهڵاتی ئۆکرانی زۆر خراپە جینۆسایدێک کراوە لە مێژووی دنیا نەبووە زەوی و خەڵک تێکەڵ بە یەکتر بووە ئەمە لە ڕۆژ هەڵاتە خارکۆڤ دانێسک لۆگانسک سومی زەپەڕۆژە ینی ئەو چرنێگە ئەدێسا مریۆپۆل ئەوانە بە تەواوی ئیبادە بوون بەڵام لە کیف چاردەورە کیف بەڵام کە ئێمە ئێستا دەڕۆین لە بەرەو ڕۆژ ئاوای ئەوروپا دەڕۆین ئەگە سیر بکەین بەرم خەڵکێکی زۆر ئیزدیحامێکی زۆر سەیری بکەین فەرمو خەڵکێکی باشە دکتۆر ئێوە هەر وێنە بدنە بە ئێمە گەمەژی دەنگی ئێوە دەبێت زۆر خەڵکە سڤیلەکە کارەساتە ئیتر ناتانین چۆن وەسفی بکەین باشە دکتۆر ئەو ئێستا دەرکەوتنی ئێستای خەڵک بەپێی ئەو دانیشتنەوەکەی دوی نەبوو کە وتیان کۆرودەرێکی مرۆڤی بۆ دەرباشبوونی خەڵکی سڤیل دروستەکەن یان هەر پێشەوەژ هەر ئەم هاتوچووە بەو قورسیاتی هەبووە لەو شارانە بەرە وڵات شارەکانی ڕۆژ باکووری ئۆکراینیا بەڵێ لە یەکەم ڕۆژی تەوقیتی 22 مانگا خەڵک نەیدەزانانی زۆر ژیان ئاسایی بوو لە 23 شەوەکەی خەڵک ئاوارە بوو لە ڕۆژ لە کیڤەوە خەڵک زۆر ئاوارە بوو بەرەو لە ڕۆژهڵاتی ئەوە فەرمۆن لە ڕۆژهڵاتی ئۆکرانیا خەڵکی ڕۆژهڵاتی ئۆکرانیا کە زمان رووسن ئەوانە بەڕاستی کارەساتەکە ئەوانی گرتەوە کە خۆم یەکەکەم لەوانەی لە خارکۆوە ئەو خانەوادە و ڕفیقانەی کە لەگەڵ من ئێستا کە چەند ساریەچین ئەوانە هی ئەوێن دەرین کە هاتوینە ئەمە کێشەکانە بەڵام خەڵکی دوای کیبەوە ئەوانە هاتوون بەرەو لوۆ بوو بەرەو ئوژگەرە دوو بەرە و لای سنوورەکانی ڕۆمانی و مەڵداڤیا و پۆلۆنیا هاتوونە ئەمانە تا ڕادک مسالم بوونە بەڵام قەیرانی خانووە قەیرانی ئاوە قەیرانی خۆراکە بەزین نییە ئەمە کێشەیەکی مرۆڤێت جینۆسایدکردنە بەسەر خەڵکی ئۆکران کە لێرە دێتن بە حقیقەت یعنی خەڵک نانیە بەخوا قیتارەکان ترێنەکان یعنی مەترسی کێمیا مادێن خارنێژی هەیە لە باژاران لە دانیشتەکەی دوێنێ دەتوانین سیر بکەین ئێستا ئەوە دەرەوەی شارەکانە وەلەو ڕاوەستانمان ئێمە بۆ ئەوە خەڵک ناتوانین ڕاوەسن چکە لە ئاسمانەکانیش هەموو شوێنێک بردومانی تێدایە هەموو شوێنێک تەنانەت لەوۆڤکە سەفارەت و قوسولیەکانی تێدایە قەسب لەسەر ئەوانی شێ ینی شوێنێک ئامن نییە لە تەیرانی ئۆکران هیچ شوێنێک نییە بڵێ ئامن بی بەڵام ئامنی
ئەرزی شەڕ لێرە سوپاکانی رووسیا نەگەیشتونە ئێمە دوێنێ بە زۆنێکدا تێپەڕێن ئاگداریان کردینەوە کە بە پەڕۆشت خەڵک سوپای رووسی دابەزی و ڕەنگە لە غاباتەکانێ بێ بەڕاستی ڕوحمان لە ناو دەستمان بووە ئێمە گەیشتوینە ئومەن لە ئومەنیشە سوپاس بۆ چەند ڕەفیق و هاوڕێکی ئازیزمان کە هاوکارمان بوون شوێنێکی بەڕاستی نازانم بڵێم ئەم سێ چوار ڕۆژێ ڕابردوو ئەمە لە کارەسات بووینە دوێنێ شەو نەختێ شومانداوە ئێستا کەش بە هەمان شێوەز دەڕۆی نازانین چ دەبێتن هەیە لە سجادەکان دەخوین لە شقامەکان بەڵام 16 ئەمنیەتمان هەیە ئێستا ئەمە باشە دکتۆر زەحمەت نەبێ حتا بتوانن دیمەنی دەرەوە پێشانمان بدن مەمنونتان نەبن چکەوەنە زۆر بۆمان گرنگن وەکی دنجی لەم نهڕۆژەدا لەوی نەهرۆژیدا برایەوە چقاس کەسی سڤیل بوونە بۆ قوربانی کوشتی بریندارین سڤیلان تا چەند بووە زێدەیە کێمە چاوەنە 7 ملیۆن خەڵک ئاوارە بووە یعنی ئاوارەی ئەوروپای زیاتر لە ملیۆن شتێک ئاوارەی ئەوروپای بووە لە زۆنەکانی هەنگاریە و پۆلۆنیا و لە ڕۆمێنیا و مەڵداڤیا ئاوارە بوونە بەڵام 6 ملیۆنی تر لە شارەکانە ئاوارە بوون خەڵکی شاری خۆیتی ئاوارە بووە لە گوندێکە هاتو ئاوارە بووە کوشتێکی گەل زۆری خەڵکی سیویل هەیە بە حقیقت ئێستا کە قسە لەگەڵ ئێوە دەکەم ڕەنگە ئەمە لە ناو شارین ئەگەر فەرمو پێشان بدەم ئێستا ئەمە بلوک پۆستی پێ دەڵێن ئەمە نقطەیە یعنی لە حالەتی نەفیر عامی حربینە ئێستا ئێمە یعنی ناتوانین بە ئازادانە ئەو بکەین ڕەنگە ڕامان بگەن بنەوە کامیرە چۆنە تحقیق لەگەڵ بکات بۆی شەڕ لە بۆی جەنگە بەڵێ بە هەمان شێواز خەڵکێکی زۆر کوژراوە سەربازێکی زۆری و ڕووسی کوژراوە لە خارکۆف تانکەکانیان زری پۆشەکانی ئەو خزم و خانەوادانێک کە لەگەڵ ئێمە چەند ساریەکین ماڵیان کاول ماڵی ئێمە ماڵی هەمومان بۆتە ئەرز ینی بۆتە سوتاوە گشتی باشە ئەگەر ئێستا کامێرەکە بسوڕێنم ڕەنگە سیر بکەن ئەمە لە هەموو نقطەیەکی ئەم ئەوها سەرباز ئەمە شارە هەموو شارەکان چەند نقطەیەکی هایتایە ئەگەر تەماشا بکەن نازانم دەبینن یا فەرموو ئەمە نقطەی سەربازیە کە دەبینین فەرموو ئێستا ئەمە ژیانی ئۆکرانی ئێستا کۆڵان بە کۆڵان